خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. سێ هێزی سەرەکی پێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن. بزوتنەوەی گۆڕان کە ڕۆژگارێک جێگەی ومێدی خەڵکێکی زۆری هەرێمی کوردستان بوو، ڕکەبەری یەکێتی و پارتی بوو. ئێستا بەهۆی لەدەستدانی سەرکردە و بیرمەند ڕەوانشار نەوشێرا مستەفا و کۆمەڵێک هاڵوگۆڕی سیاسی ئەو بزوتنەوەی تووشی ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵێک ئاستەنگ و کاگنەشێروانوتنی ئەڵنگاری بۆتەوە. بەڵام ماوەیە کە باس لەوەکەن کە بزوتنەوەی گۆڕان هەڵەستێتەوە و ئەیانەوێ بزوتنەوەی گۆڕان ئاشکەنەوە لەگەڵ ئەوانەی کە تۆراوەنی مەش پرسیار دەکەین ئایا بزوتنەوەی گۆڕان کاریگەری چی ئەبێت لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و یان چی بووە لە ڕابردوو لە ئێستاشدا و ئەگەر بەهێزتر بێتەوە کاریگەری چی ئەبێت بۆی بتواندرێت قەواری هەرێمی کوردستان و کۆی کێشەکان بە فرەڕەنجی و بە هەمەڕەنجی چارەسەر بکرێن و نەوەک بە تاک جەمسەری. ئەم شەو ئەم گفتوگۆ تایبەتە لەگەڵ بەڕێز هۆشیار عومەر عەلی ئەندامی تفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ئەنجام دەدەین. کاک هۆشیار بەخێر بێت. زۆر سپاس. سپاس دەکەم بۆ دەرفەتە. سپاس بەیەوەش. سەردەمێکە ناوهێنانی گۆڕان بۆ ئێمە تۆزە قورس بوو، ئێستاوە باسیەوەکەین گۆڕان هەڵسێتەوە. بەڵێ ئەمە ئیتر مێنبەرێکی ئازادێن. با لەوە دەست پێ بکەین ئەمەتان لە چیەوە بوو؟ یعنی هەستان کرد خەڵکێکی لێتان زویرە تا بێن بانگەوازێک بکەن بۆ ئاشبوونەوە؟ خۆی ئێمە پێمان وایە هەموو پارتە سیاسیەکان پێویستیان بەوە هەیە لاپەڕێشین و هەڵبنەوە و ڕووبکەنەوە خەڵک. ینی ئێمە وەکو کورد لە ڕووی مێژوویەوە دایم تەنیا بووین، بەڵام میلەت لە پشتی سیاسیەکان و پارتە سیاسیەکان بووە. لە دوایەوە یەکەوە فاکتەرێکی نێودەوڵەتی دروست بوو، ئێمە دۆستی نێودەوڵەتیشمان هەیە. لە ئەنجامی ئەو شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەبووە ڕێژەیەکی زۆری خەڵک نزیکەی ١٧ ناومێدە لەوەی بە ڕێگەی هەڵبژاردن بە ڕێگەی هێمن و لەسەرخۆ ئاشتیانە بتوانێت گۆڕانکاری بکات، ڕێگەی دیکە هەڵەبژێرێ. ئەمە مەترسیە بۆ چونکە یەکەم هیچ حکوومەتێک، هیچ پارتێکی سیاسی، هیچ سەرکردەیەک ناتوانێت بەهێز بێت ئەگەر پشتیوانی خەڵکی نەبێت. دووهەم لە ڕووی نێودەوڵەتیەوە ئێستا هاوکێشەکە گۆڕاوە، جاران هەرێمی کوردستان زۆر لە ڕووی نێودەوڵەتیەوە پشتیوانی ئەکراوە، تەنانەت ئەو ڕەخنانەش هەبوو هەوڵیاندا دایپۆشن. ئێستا خۆیان خۆتان ئەیبینن بە دەنگێکی بەرز باسیەوەکەن کە لە کوردستان دیموکراسی و ئازادەکان پاشەکشەی کردووە، باسی گرنگی ریفۆرمەکە لە ناو هێزی پێشمەرگەیە کە بێ بە سوپایەکی نیشتیمانی، باسی گرنگی چارەسەری کێشەکانەکەن. بەڕادەیەک دیبلۆماتکاری ئەمریکی ئەوروپی ئەڵێن ئێمە وەکو وڵاتانی زلهێز بێزار بووین لەم شەڕ و مینجەمینجەی ناو پارتە سیاسیەکانی کورد. کەواتە بە شێوەیەکی گشتی هەموو پارتە سیاسیەکان ئەبێت چەند لە حکوومەت و پەرلەمانشە بەهێز من سەیری ئەوە بکەن کە ڕێژەیەکی زۆری خەڵک ناومێدە پێویستە تۆ لاپەڕێکی نوێی لەگەڵ هەڵێتەوە. تایبەت بە بزوتنەوەی گۆڕان لە دوای ڕەوانشار نەوشێرا مستەفاوە کۆمەڵێک وەکو تۆت گرفت هەبوون و ئاڵنگاریش هەبوون. بێگومان ئەو بۆشایەکی گەوری نەک بۆ گۆڕان بۆ کوردستانی ژەهێشتووە. ئێمە پێمان وایە کە نەوشێرا بمایە ڕەنگە زۆر ڕوودا و بۆ ئاراستە نەڕۆشتنایە و ئەو خەڵکەشی کە پشتیوانی گۆڕانی کردووە دەنگی پێیاوە هەڵسوڕاو بۆتیایە سەرکردە بۆتیایە بەگشتی ڕوانین و ڕەخنەکانیان لە چەند خاڵێکا کۆ بێتەوە. یەکێک لەوانەی وەکو تۆتە کە بزوتنەوەی گۆڕان وەکو بەدیل سەیرەکرا ئێستاڵن بۆیەوە لەگەڵ بۆ نەیەکێتی و پارتی ڕێیەکەون. دووهەم گوتاری سیاسیە بۆ سێهەم هەڵوێستەکانە، چوارەم مۆزوعی حکوومەتە کە ئەمەش ئێمە لە حکوومەتی خۆجی حکوومەت ئێریش هەرێمیشان نمونەمان هەیە سەرکەوتووە، بەڵام نمونەش هەیە خراپە بۆ هەموو پارتە سیاسیەکان دیارە ئەوە ڕەنگە ڕاست بێ، بەڵام ئێمە ئامادەین دانی پیا بنین و ئاشکرا بڵێین چونکە ئێمە بەرنمەیەکمان هەبوو وەکو پێویست ئەو بەرنمەیە جێبەجێ نەکراوە بە تایبەتی لە دوای 2014 و دروستبوونی قەیران و هەتنی داعشەوە بەڕاستی لە کوردستانە کێشەکان بەرەو ئاڵۆزی ڕۆشتون. بەشێکی تری ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان هەندێک لەو بەرنامانەی کە بۆ ئەیتوانی جێبەجێ کات جێبەجێ نەکردووە. لەسەر ئەمە هەندێک لە هاوڕێکانمان لە قۆناغی جیاجایە ڕۆشتنەتە دەرەوەی بزوتنەوەی گۆڕان. کوردیش ئەبێ من باسی ئەوە شکەم دکتۆر بورهانی یاسین ڕۆڵێکی زۆر زۆری جوابی هەیە بۆ لەو پرۆسەیە. قسێکی زۆر جوانی هەیە، ئەڵێ کورد مێژووی پڕە لە برین، ئێمە هەوڵ بین برینەکان ساڕێژکەین بە شێوازێکی نوێ بەیەکەوە کار بکەینەوە.
ئەوەی لە بزوتنەوەی گۆڕانە ئەگوزارێت ساڵێک زیاتر وەکو گفتوگۆ هەبوو بەڵام چەند مانگێکە بووە بە بڕیار لە جواتی نیشتیمانی جواتی گشتی لە خوارەوە بۆ سەرەوە هاوڕێکانمان ئامادەیان تایە کە ئاڵۆگۆڕ بکرێت لە شوێنەکانە لە پێگەکانە بۆی هەندێک لەو هاوڕیانەی دیکەش بێن و بەشدار بن و ئێستا کە قسە ئەکەین بە شێوەیەکی پراکتیکی ئەمە لەو پرۆسەیەن کە هەنگاو بنین بزانین ئەو دوای بانگەوازەکەەوە فیدباک چۆن بۆ ینی خەڵکە بوات بێتەوە گەڕابێتەوە ئاکتیڤ بوو بێتەوە لانی کەم خۆی بەشێک ئەو هاوڕیانەی ئێمە دەتوانم بڵێم بیکەم بە چەند گروپێکەوە هەندێکیان هیچ مەرجێکیان نییە بەڵام لە شێوازی سەرکردایەتی گۆڕان ڕخنیان هەیە گۆڕانکاری هەبێت ئامادەن کار بکەن هەندێکیان مەرجیان هەیە بۆ نمونە هەندێک لە هاوڕەکانمان ئەڵێن ئێوە ئەبێ لە حکومت بکشێنەوە ئەنجا ئێمە کارەکەینەوە نی هاوڕێمان هەیە ئەڵێ ئێوە لە حکومت بکشێنەوە من ئەبم بە وتەبێش شەو ڕۆژی شەکەم بۆ گۆڕان بەبێ هیچینێک هەندێک لە هاوڕێکانیشمان کە پێشتر کاریان کردووە ڕەنگە ینی بڕیاریان وابێن نەگەڕێنەوە بەڵام ئێمە ئەوەی کە کردومانە سەرانسەریە بەبێ هیچ خەتی سوور و مەرج و پێشمەرج بەرسان بۆ کەس نێو کەسش مەرجش لە کەس قبول ناکرێت تقریبا نایە بەشێک لەو هاوڕیانەی کە هەندێک بوون ئەو بابەتی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە لە ناو گۆڕانی شاوڕێ هەیە لە ناو جواتی نیشتمانی شاوڕێ هەیە هەندێکمان ئەوڕیانەمان هەبووە زیاتر لە ساڵێکە بەڵام ئەتوانین بەیەکەوە بڕیار بین لەسەر بابەتانە بە مەبەستێکی تر من ویستم بەمانەیەکی تر ئەوە بڵێم کە هیچ نە هیچ مەرجەکەی نە هیچ شتێک هەیە گفتوگۆ بکەین و هەموو ئەو گرفت و کێشانی کە هەن هەموو قابلی چارەسەرن باسەکە بوو مەلەرزەیە ئەو کۆچی دوایی کاگنیشتوان بوو مەلەرزە گەورەکە بوو پلە ڕێختەرە بەرزەکە بوو یان مواقفە سیاسەکان و ئیداریەکانتان خۆی دروستبوونی گۆڕا بوو مەلەرزە بوو کۆچی دوایی ڕەوانشان نەوشتوام سەفاش پێگومان ئەنی زیانێکی زۆری بەجێهێشت و من پێم وایە بە ئاسانیش ئەو شوێنە پڕ نابێتەوە ئەوش بەشێکی پەیوەندی بە مێژوو بە کاریزما و بەتوانێت ئەوەوە هەبوو کە نەک هەر بۆ گۆڕان و خەڵکی کیشکە دەنگدەری گۆڕانیش نەبوو لە دەروی گۆڕانیش بوو چاوەڕوانی گەورەی لێ ئەکراوە جێگەی ئومێد بوو من پێم وایە ئەو بە خاڵانەی باسم کرد ئەو کەم و کوڕانە لە سیاسەتی گۆڕانە هەبووە بەڵام بەشێکی تریشی ئەوترێت دارەگەر ینی لە خۆی نەبێت ناشکێت ئێمە بەشێک لە کەم و کوڕەکان لەناو خۆمانە بۆ ڕەنگە هەڵەمان کردبێ بۆ ئەوەی ئەو هەڵانش دووبارە نەبێتەوە بێدان بە هەڵەکانە بنین هەوڵ بین وا چارەسەریکەین جارێکە تووشی ئەو گرفتانە نەبینەوە کاگۆشیاریانی پرسێکی تر هەیە مەسەلەن پێیان وایە ئێوە هەندێک جار و کچۆنی پێشتر بێچێتی ئەوترا ئێوە زەرد هەڵگەڕاون لە ناو حکوومەتدا مەسەلەن باڵێک لە ناو گۆڕان هەموو گۆڕانی ڕاکێشاوەتە ناو حکوومەت و مەساڵحەکەوان لێ ئەکات دەرنایە زۆریشن ڕەبتیان بەیەکەوە هەیە ئەو هەموو خەڵکە ئەکتیڤ و ئەو هەموو خەڵکە پڕئیایان کوشتووە ئەمە ڕاستی تێدایە خۆی ئەم ئەوترێت ئەم مینە دوولایەنی هەیە ئەنی وگوتەوت کاتی خۆی لەسەر لێکێتی شێوترا بەشێکی پارتی خۆی ئەو شتانە بڵاوەکاتەوە بۆ ئەوەی وای لای خەڵکووا پیشانیدا هەموو نزیکە بێتەوە لەو بەشێکیشی عادەتەن لە سیاسەتی کووردا ململانەکان کە لە ململانی سیاسیە ناتوانانی وەکو پێویستە پێشەوە ئەیتر تۆمەتەکانە بێ بە تۆمەتی جاسوسی و دزی و ئەو شتانە بەڵام لە هەموو دنیاە کە کەسێک تۆمەتێک هەبێت بێتاوانە تا و شوێنەی کە قانونی سلمێنێکە تاوانبارە من پێم وایە حقیقەتی بابەتەکە ئەوەیە کە پارتی ئەگەر تەماشا بکەین لە پەرلەمانە بە پێکاتەکانەوە زۆرینەی هەیە خۆی ئێستا ململانەکان لەسەر ئەمەیە و پارتی لە حکوومەتە شوێنە گرنگەکانی بەدەستەوەیە چ لە نەوتە چ ناوخۆیە چ دەستگای هەواڵگریە سەرۆکی حکوومەتە سەرۆکی هەرێم یعنی ئەو شوێنانی کە بڕیاری تیادرێ پارتی دەستی بەسەرا گرتووە ئێمە هەوڵمان نا لە ڕابردووە ئەو هاوکێشەیە بگۆڕین بەوە کۆتایی هات کە پەرلەمان داخراوە بەشێک لەو هاو پەیمانانەی ئێمەش کە هەبوون لەگەڵمان نەهاتن تا کۆتایەکە یعنی باجێکی زۆر گەورە درا لە پێناوی ئەوەی کە دەستکاری سیستەمی سیاسی بکەین چکە ئەم سیستەمەی ئێمە بم شێوە قابلی بەڕێوەبردنیەوە ئایندەشی نییە ینی ئەوە زۆر بابەتێکی ڕوونە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ئەمە کە زوتنەوەی گۆڕان بڕیاری دابچێتە حکوومەت توانم بڵێم بڕیاری سەدا 90 ئەندامانی جوات و ئەوە بوو ئەبێ بۆ مێژوو بڵێم هاوڕیانمان لە جواتی گشتی ڕوانینیان جیاواز بوو ئەوانتیان پێویست ناکەمە بچینە حکوومەتەوە بەڵام جواتی نیشتیمانی دامەزراوی بڕیاردرا و بڕیاریدا بەڵام دواتر دۆخەکە گۆڕا و بەشێک لەو ململانیانەی کە هەبوون و ئەو بەرنامەیەش کە هەبوو جێبەجێ نەکرایانی ئەو ڕێکەوتنەی چ لە نێوان ئێمە و پارتیە هەبووە چ لە نێوان یەکێتی و پارتیە هەبووە چ لە نێوان ئێمە و یەکێتیە هەبووە لە سلێمانی ئەم ڕێکەوتنانە زۆر جارۆک و تاکتی سیرکراوە جێبەجێ نەکراوە و ئەوەش وای کردووە کە خواستێکی گەورەی خەڵک بێ بەوەی کە ئەگەر ئێوە ناتوانن لە حکوومەت
ڕێگری هەیە دەسەڵات و توانای ئەوە نیە گۆڕانکاری بکرێت بەشێک مەبن لە حکوومەت وەکو وتیشم ئەمە بەشێک بابەتێکە جێگەی گفتوگۆیە من ڕوانینی خۆم وایە کە لە حکوومەت بوون و ئۆپۆسیۆن بوون فەرقی نییە فەرقەکەوەی تۆ سیاست و ڕوانین و هەڵوێستەکانت چییە ئەنی ئەگەر لە حکوومەت بی بێدەنگ بی هەر خراپە ئۆپۆسیۆنیش بیت بێدەنگی هەر خراپە ڕەنگە ڕێی تۆ معلوم بێ بەڵام ڕێی بزوتنەوەی گۆڕان گرنگە باشە کاک هۆشیار ینی لە دوای ئەو بابەتە من بەسێک لە کۆمنتی خەڵکە بینم کە کادریان هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕامون ئەڵێوانی ئێستا لە کێنێ قساکەن و باسی ئاشبوونەوەکەن هیچیان بە زۆری پۆلێنێکیان کردو لە موچیان لە 3 ملیۆن بۆ 6 ملیۆنە هەموو ئەوانە داوای ئاشبوونەوە هەسانەوەی بزوتنەوەی گۆڕانەکەن ئەمە ڕاستە منەوە ئەزانم کە بۆ تۆ بۆ کاک سۆمان و مەجموعەی ڕەفیق ڕاست نییە بەڵام بەڕاستیانی وەڵامی تۆ بۆم پرسیارەچیە خۆی وەکو ژمارە ڕاست نییە بزوتنەوەی گۆڕان ینی لە چاو پارتە سیاسەکانی دیکەیە زۆربەی کەسەکانی خۆبەخش بوون لە دروستبوونەوە بەڵام ئەندامانی جوادی گشتی چ ڕێخەری ژوورەکانە چ بەشێکە لە باژێرەکان بە تایبەتی ئەوەی کە ئیشی دیکەی نییە خۆی تەرخان کردو بۆ ئیشی گۆڕان بڵێ یارمەتی هەیە ماگانە بەڵام نیوەی ئەوەش نییە کە ئەوترێ ئەگەر واش پەرلەمانتارەکان بوو مەبەستیان وەزیرەکان بوو مەبەستیان ئەوانە بوو کە پەرلەمانتار بوون پێش بوو خۆی ئەگەر واش بێت ئەوەی کە باسی ئاشتەواییەکە ئەگەر ئامادە بێت پێگەکی خۆی جێبێڵێت شتێکی ئیجابیە ئەنی ئاڵوگۆڕێک هەبێ ئەوەی کە پەیوەندی بە پەرلەمانتار و ئەوەی پێشوو هەیە لە حکوومەت ئەمجارە لە پەرلەمان خۆ دەزانێت برایەک درا بە ڕێژەیە کەم کرایەوە ئەوەی کە خزمەتی هەیە و تەمەنی 45 ساڵە سا 50 جانان 180 بوو ئەوەشی تەمەنی نەگەشت و خزمەتی نییە کەم بۆتەوە زۆر و بەشێک لە ڕەخنەکان کاتی خۆی لە گۆڕانەوە بوو بۆ گۆڕان لە پەرلەمان شەڕی ئەوە کە ئێمە هیوادارین هەر نمێنێ لە ئایندەیە بەڵام پاڵنەری ئەمە ئەوە نییە چکە من پێم وایە بەهێزی گۆڕان ئەمریکا بەشێک لە وڵاتانی ناوچەکە ئەوروپا ئەم ڕێیان هەیە بە ئێمە شیاوتەوە و پەرۆششن بۆی گۆڕان بەهێز بێتەوە و ڕەنگە باشترین بەڵگە بەڵێ پێیان وتوین و ڕەنگە باشترین بەڵگەش ئەوە بێ ئەوەی کە بەرنامەی گۆڕانە ئێستا لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەو بەرنمەیە بەتایبەتی کلیلی چارەسەر لە کوردستانە حتا بۆ ئەوەی لە ڕیشەوە چارەسەری کێشەی نێوان بین یەکێتی پارتی بۆ نمونە بکرێ هیچ هێزێک نەتوانێت خۆی بسەپێنێ ئیرادی خۆی بسەپێنێت بەسەر لایەنێکی دیکە ئەوەیە کە تۆ هێزێکی نیشتیمانی هەبێ بێلایەن بێ لە پێشبڕکەی سیاسیە کە ئەم بەرنامەی ئەمریکایەوە ئەمریشەکان ئەوروپیەکان ئەڵێن سەبەرمان لەگەڵ کوردستان خەریکە کۆتاییەت چکایەوە چەندین ساڵاڵێن گۆڕانکاری و ریفۆرم ئەکەن نەتان کردووە ئێمە کاک زانە لەم ناوچەیە ئەوەی پاراستوینی فاکتەر نێودەوڵەتێکەیە ناشتوانین نەکەستە 100 ساڵی کەش لە ڕووی دیبلۆماسی سیاسی سەربازیەوە لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئێمە قەدەرمان وا بووە بە بەردەوامی لە نێوان زلیهێز و وڵاتانی ناوچەکە و ئیمپرۆتۆرەکانی پێشووە ینی وەکو لەفە ورد بووین لەبەرەوە ڕێگەیەک بۆ ئێمە کە تاریخیەن ئێمە بانگەشەی ئەومان کردووە شۆڕشەکانمان هەوڵەکانمان بۆ ئازادی و دیموکراسی ئێستا پشتمان لەو بەهایانە کردووە چکە وەکو وتم قووەتی دەسەڵاتێک حکوومەتێک هێزێکی سیاسی سەرکردەیەک پارتێکی سیاسی لە خەڵکایە ئێستا بەگشتی خەڵک هۆشداری بە هەمومان ناوە بۆ زوتنەوەی گۆڕان بۆ نمونە کە دروست بووە هەتاکو هەڵبژانی 2010 ڕێژەی بەشداری سا 75 بووە ئێستا پێچەوانە بۆتەوە یعنی خەڵکی کوردستان نەک گۆڕان و یەکێتی و پارتی لایەنە ئیسلامیەکان لایەنەکانی دیکە ئۆپۆسیۆن خۆیان ئۆپۆسیۆن وەکو ئێمە لە حکوومەت نین ینی کەسی بەدڵ نییە ینی ئومێدی و ینی متمانەی بە کەس نییە دروستکردنەوەی ئەم متمانەیە ئەوەی ئەوێت دان بە هەڵەکان تابنێ ئێمە لە کوردستانە ئەم هەموو هەڵەیە لە حکومڕانی ئاکری ڕۆژێک دەمان بینی کەسێک بڵێ کاکە من بەرپرسم ئێستا ئێمە هاتوینەڵێن هەڵە ڕوویاوە ئێمە بەرپرسین من وەکو ئەندامی جماعتی نیشتمانی بەرپرسیارەتیم لەسەرشان بۆ ناتوانم بڵێم وەڵام من بەشێک نەبووم لەو کەم و کوڕیانەی ڕووداوە یاخود گۆڕان وای لێ هاتووە بەرپرسیارەتێکە هەڵەگرین و ئامادەشین بە ڕۆحێتێکینەوە دەست پێ بکەینەوە من گەشت بینم ئەتوانین هەنگاو بنین بەڵام پرۆسەیەکی شکاتی ئەوێت تەحملی ئەوێ کاتی خۆشی بەڵێ ببورە کاتی خۆی کە کاگنیشوان کۆچی دوایی کرد لە بەرنمەیەکی شاو قسانەمان کرد کە ئەوە بەس نییە تۆ بڵێ من ینی ئەبێ بەرنامە و ڕێبازی نەوشوان مستەفا پارێزین ئەمە کاری ئەوێ ئێمە من حەزەکەم شتێک گەڕمەوە 2014 بەرنمەیەک هەبوو بەرنامەی LDF بۆ ئەمریکا من ڕۆشتم لە گەڕانەوەیە لەگەڵ کاگنیشوان گفتوگۆیەکمان هەبوو من پێم گوت تۆ دووشت هەیە نەت کردووە گرنگە بیکەیەشیان ژیاننامەی خۆت نەنووسیوەتەوە لە ڕووی سیاسیەوە نووسیوتە بەڵام وەکوی چۆن نەوشنامە سەفا بووە بە نەوشنامەسوانە نووسیوە دووەم کتێبێکت نییە کە تۆ بۆ گۆڕانی دروست کرد تۆ ئەو هەموو ساڵە لە یەشێتی بووی کە چوارچێوەیەکی فکری بێ بۆ ئێمە تاکو لە دەوری کۆبینەوە ئەو کاتەش ئەو قسەم کرد دوای کۆچی دوایشی لە جوات ئەو قسەیەم کرد کە ئێمە لایەنەکانی دیکەش
سەرکردەکانی دیکە بۆ ئایندە 20 ساڵی تر 50 ساڵی کە گرنگ نابێت سەرۆکی حکوومەت و پەرلەمان و سەرۆکی حزب بووە گرنگەوەی ئێمە توانیمانە وڵاتێکی باش بنیاد بنین بۆنەوەکانمان یان نا ئەگەر سەرکەوتوو بین هەمومان بەڕەحمەتی مێژوونەوەکانی ئاینداکەین بە پێچەوانەوە هەمومان بەرنەفرەتەکەین لەبەرەوە گرنگە بۆ ڕۆحێتەوە مامەڵە کورد بە درێژایی تاریخ سەرکردەکانی هەڵەیان کردووە هەموو بیانویان بۆ هێناوتە ینی ئاکتیڤیستە سیاسیەکان لێرەن هونەرمەندە گەورەکان لە سلێمانین ینی شۆڕشەکان بزاوتەکان هەمووی دێرن ینی لە پارتا لە پارچەکانی تریش دەستێکی تایە مەسەلەن ئێستا سەیرەکەی مەسەلەن ئەوەندەی لە ناو زوتنەوەی گۆڕانە یەکێتیە مەسەلەن ئەو هێزانەی کە لێرن ئەوەندەی تەکبیرکار هەیە عملکار کەمتر ڕاستە زۆر ڕاست ئەو هەموو پێم وایە ئەم سلێمانی کوشت ئەم حەزبانەی کوشت هەمووی پێی وایە هیچی نایکات ئەمە بەڕاستی گرفت نیە بۆ گۆڕانیش خۆی گۆڕانیش لەو ئەوەی بەرنەکەوتووە ئەو میراتی بەرنەکەوتووە ئەمە کێشێکی گەورەیە بەگشتی ینی بۆ لەوتم ئەو بۆشانەی کە لە ئەنجامی نەمانی سەرکردەی بوون و شام سەفا دروستەوە بە ئاسانی پڕ نابێتەوە چکە بەڕاستی ئەوان ینی سەرکردەی کردار بوون سەرکردەی کار بوون لە پاڵ فکر و بیرە ینی هەمویان خست بۆ خزمەتی ئەوە کار بکەن ئێمە بڵێ بەشێکی زۆر لەو ڕوانین و گفتوگویانەی ئێستا ئیکەن پێشتریش کراوە لە ناو بزوتوی گۆڕانە بەڵام کاتی ویستووە بۆ نمونە ئەم هاشتەوەی ئەمانتوانین 2 ساڵ پێش ئێستا بێ بۆ نمونە بەڵام کاتی ویستوە تا ئەو قەناعەتە دروست بێ کە ئەمە پێویستمان بۆیە چکە یەک کەس نییە بڕیار بات پێویستی بە بڕیاری دەستە جەمعیە بەڵام ئەوەیان کێشێکی زۆر گەورەیە بەگشتی بۆ کورت و پێن پێمان بوو هەموو پارتە سیاسەکانیش کە وەستای قسە و کۆڵهواری کرددارین ئەویان ڕاستە ئەبێ دانی پیا بنین بە تایبەتی ئێرە با فۆرمەکە گەورەتەڵین لە گۆڕانیویژێتی بێنێ دەرەوە هەست لێمانی بەگشتی وانی مەسەلەن تۆ بینی ئێستا بۆ نمونە حاڵەتێک هاتوۆتە پێشەوە بۆ کابرا لە ماڵەوە دانیشتووە لە پشتی لاپتۆپەکەیەوە هەمووی پێی وایە ئەبوو وابێ خێتە عملەوە ئەوە دەرناچێ مەسەلەن لە ڕاستی خۆی عادەتەن هەموو کۆمەڵگەیەک سەرکردە مهمە ئێستا ئێمە وا بە ساڵێک تێپەڕێ بەسەر شەڕی ئۆکرانیا و رووسایە چەند ڕۆژی یەکەم لێرە لە کوردستان زۆر کەس گاڵتەیانەکە بە زەلینسکیان و هونەرمەندە و کۆمیدیە وڵاتەکەی وێران کردووانە بەڵام ئەو کاتێک کە ئەمڕۆ بایدنیش لەوێ بوو بایدن پێوت ئامادەین فڕۆکە بنێرین تۆ ڕزگارکەی وتی فڕۆکەم ناوێت تفاقی شەڕمەوێت مایەوە مقاومی کرد ئەو بڕۆشتایە و لەحظەیە ڕەنگە وڵاتەکە ئینهیاری کردایە ئێمە بەس وایە لە حتا لە وڵاتە زۆر دیموکراتەکانیشە سەرکردە دەورە بینێسە لە ئەمریکا کە بوش سەرۆک بوو سیاسەتی ئەمریکا زۆر جیاواز بوو لەوەی کە بۆ نە ئۆباما سەرۆک بوو کە ترۆمپ هات بە دقا بە سەعات بە ڕۆژ سیاسەتی ئەگۆڕی ئێستا بایدن هاتووە سیاسەتێکی دیکەی هەیە ئێمە ئەو بۆشایەمان هەیە ئەتوانین پڕیکەینەوە من پێم وایە بەڵام لە جیاتی ئەوەی بڵین یەک کەسەوە کاریزمایەک ئەتوانێت و کارە بکات پێویستی بەکاری دەستە جەمعیە بێ کوردیش بەگشتی بەداخەوە لە کاری دەستە جەمعیە لاوازە چونکە نەرمی نواندن و سازش بە لاوازی ئەبینێ لە کاتێکە ئێمە ئەگەر لە ناو خۆمانە چ پارتە سیاسەکان چە لە ناو حزبەکانیشان نەرمی بۆ یەکتری بنوێنین باشترە بۆی کە بۆ بیانیەکانی بنوێن ئەگەر بۆ پێگەی سیاسیت ئاسایی بێ مەسەلەن هەست ناکەی پارتی دموکراتی کوردستان یاریەکی بووکەڵەیی بە دۆخی سلێمانی و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و ئەوانەکە مەسەلەن تا ڕۆژگارێک کە لەکوێ نقطەی قووەت هەیە لێتەدا کەی لاواز بوویت دۆستە مەسەلەن بۆ یەکێتی بە هەمان شێوە ئەو لەگەڵ ئەوە ئەدات بەشەڕا مەسەلەن لە شوێنێکا تۆ دوژمنتی لە شوێنێکی تر دۆستە لە پڕ ئەسوڕێ ئەم جۆرە سیاستکردن ڕەنگە بۆ پارتی مەشروع بێ سیاستەکە بەڵام بۆچی لەم دەڤەرە تێگەیشتن نییە بۆی من مەسەلەن لە ناو یەکێتیا گروپێک ڕاکێشە گروپێک بەرەدا لە ناو گۆڕانە گروپێکی ڕاکێشا و گروپێکی بەرداوە مەسەلەن من ڕاشکاوم ئەکیدم ئێستا ئەگەر بە قەراری کاگۆشیار عومەر عەلی بێ سبەی نەبزوتنەوەی گۆڕان لە حکوومەتە کشێتەوە هی کاک چۆما بێ ئەو ڕفیقانەی کە لە مقابلەکانە لە نزیکەوە هاوڕێ من بەڵام بۆ بەم شێوەیە و یعنی تێناگەن یان مەساڵح وای کردووە بێدەنجی هەڵبژێن بەڕاستی مەساڵح نییە گەر مەساڵح هەبوایە لە کوردستان شتی زۆر گەورە هەیە شەڕی لەسەر بکرێت بەڵام پێم وایە وەکو تۆ پارتی سیاسەتەکە لە نێو بزوتنەوەی گۆڕانی حەزەکەم یەکشن هەیە زۆر ڕوون بێلات یعنی تا دوێنێ ئێمە کۆبوونەوەمانە بۆ تا پێرێ لەگەڵ هاوڕێکانمان حکوومەت هەمویان بەبێت جیاوازی ئەمەدەن بکشێنەوە یعنی تیانێ ئەڵێ ئەمڕۆ گۆڕان پێم بڵێ من ناچمەوە بەڵام گرفتەکە لەوا بووە کە بەردەوامی لەناو گۆڕانە دوو ڕێی هەبوو ڕێیەکە بۆ بکشێنەوە ڕێیەکەم و نەکشینەوە ئەم ململانەیە لەناو خودی گۆڕانە هەبووە پارتی ئیستیقلالیەکان من ئەویان
زانیاری دەستەیەکم نییە تا بڵێم وایە بەڵام ئەوەی کە لە سلێمانی ئەگوزارێ لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕانەوە ڕاپەڕین ئەگەر 150 خەتای پارتی بێ 150 خەتای ئەمە یەکێتیە ئێمە ئەتوانین لێرە چەند جاریش باسمان کردو نەمانتوانیوە جێبەجێ بکەین وەکو تۆوت هەر قسە بووە ئەتوانین ئێمە لەسەرەوە بۆ خوارە گۆڕانکاری بکەین لە کەسەکانە هیچ نەبێت کە خەڵکی باشدا بنەی کە خزمەت بکات نمونەی باشیشمان هەیە لەم ناوچەیە کە کەسایەتی سەرکەوتو لەو هەموو قەیرانەیە خەڵک تا ڕادەیەک لێ ڕازیە چکە دەست و دایان پاکە داواکاری گشتی لە جاتەوەی مەلەفی هەبێت لەسەری شاهدیەوەی بۆدا کە کەسێکی پاکە لەبەرەوە ئەتوانین بەشێک لەو کێشانە چارەسەر بکەین بەڵام ئەوەی کە پارتیش پێی وابێ کە ناسەقامگیری لێرە باشە ئێمە حەزەکەم ئەوەش بڵێم هاوڕێکانمان لەو ماوەیە لەگەڵ پارتی کۆبوونەوە بووە چەند جارێک پیان وتون توانێت ئێوە هەڵەیەکی زۆر استراتیژیەکەن پێتان وابێ بەوەی فشار دروستەکەن لە سلێمانی وەزع خراپێ خەڵک ئاواتە خوازە بە پارتی ئێمە زۆر هەڵەیە چکە خەڵک لە هەمووی بە ئێوەشەوە ئێستا دوورکەوتوتەوە ینی ئێمە لە کۆبوونەوەکانە لە تەلەڤیزیۆن چۆن قسەکەین هاوڕێکان من لە کۆبوونەیە بەو ڕاشکاوی قسەکەن هیچ شتێکی شارەوەمان نییە حەزەکەم ئەوە زۆر ڕوون بێ باش کەواتە چارەسەر بۆ ئەوە چێ بۆی بتوان ڕێزێکی وەکو بزوتنەوەی گۆڕان کە خەڵکی زۆر نخبە خەڵکی زۆر باش خەڵکی زۆر قەڵم بەدەستی زۆر زیرەک و یاساناسی باشیتیایە وتیایی بوو ئەوانە بهێنەوە و مەسەلەن بتوان خزمەتی خەڵکی پێ بکرێت خزمەتی باری قانونی پێ بکرێستا دۆخێک دروست بۆ بەڕێزە دوتت متمانە بە هیچ تەنانەت بە سەروەری یاسانەمەوە من جمعە لە هەڵەبجە بووم مەحافظ و دوو جێگر و سێ مدیر عام هەر بەڕاستی ئەگەر بەرنامەکە سیرکەیتەوە هەستەکەی کە ژمارەیەک ڕۆژنامەنووس و چالاگوانی زۆر ڕەخنەگری هەڵەبجەم هێناوە نەک لە ئیدارەیە ئەم پاشەگەردانیانی لەم پێ ئەوە لەو هەموو پێم وابووە دروست بوو کە کردداری تیانە ضرورەتی ئەم بابەتە ئەو ئاشبوونەوەی ئێوە پێتان وە گەیشتۆتە چینەکانی خوار و خەڵکی خوارەوە کە ئێوە بۆچی ئەڵێن ئاشتبینەوە خۆی ئەبێ لەسەر سێ بورە تەوزیعێکی دوور ئەبێ گرنگە ئەبێ لەسەر سێ ئاست بێت ئاستشیان خەڵکە کە ئەمە فراوانترین ئاستە ئەو خەڵکەیە کە دەنگی یاوە وەکو هەڵسوڕای خۆبەخش بێنا و بین ئیشی کردووە بەبێ هیچ بەرژەوەندێکی تایبەتی ئاستێکی دیکەی دامەزراوە ڕسمەکانە و ئاستێکی دیکەشی ئەو هاوڕێیانن کە ڕخنیان لە سیاستەکانی گۆڕان هەبووە و بە شێوەیەک لە شێوەکان لە عینی ڕسمیان نەماون ئەبێ لە هەر سێ ئاستەکەیە کار بکرێت ئەگەر نیەتەکە ڕاستەقی نەبێت لە هەردوو لاوە و ڕەنگە و ئاشتوایی ناو گۆڕان دژمنیشی هەبێت ئێستا بۆ نمونە تۆ باسی پارتی کە ڕەنگە پارتی پێی خۆش نەبێ گۆڕان بەهێز بێتەوە ڕەنگە هەندێکی خەڵکیکە کە خۆیان تموحیان هەیە حەز نەکەن گۆڕان بەهێز بێتەوە تەنانەت ڕەنگە لە ناوێکێتیشا خەڵکە بێ پێی خۆش نەبێ گۆڕان من ئەوم لە مەکتەبی لە کاکسرا عەبدوڵڵا پرسیار کرد وتی زۆرمان پێخۆشە و ئومێدی من ئەڵێم لە ناوێکێتیا خەڵک هەیە ناڵێم هەموو یەکێتی کە ڕەنگە ئەوەی پێخۆش نەبێت بەڵام ئێمە خۆناغێک هەبوو کە خەڵک متمانەی هەبوو اینجا چاوەڕێی کردداری لێ کردی ئەوەی کە تۆوت من دە قسە کراوە ئێستا ئاسەوارێکی تێشت ئێستا خەڵک لە کردارەکەم پیشانە ئەنجام متمانەت پێەکەم جا ئێمە ئەبێ بە کردار پیشانی بین کە ئەمە نیەتێکی ڕاستەقینەیە من پێم وایە ئەو کاتە بۆ خەڵکیش و بۆ هاوڕێکانیشمان کاریگەریە بێ باشە کەواتە مەسەلەن ئێستا بینە سەر بابەتێکی ئیداری بۆ کردارە چیەوەی کە باس ڕێگەی هیزۆب معنییان بێستانە دووکار ڕێگەیەکی وێرانە وەزیرەکانی گۆڕان وەزیرەکانی یەکێتی مدیرعامەکانی گۆڕان مدیرعامەکانی یەکێتی بسەر ڕێگای ئەڕۆن ئەوە ئیتر ئەوەی گەرمیانی بێ ڕەنگە زیاتر مانجی جارێک یا ماڵی خەزوری لە گەرمیان بێ بەکاری بێنێ ئەجینە کەمتر ڕەنگە ڕێگەی وەزیرەکان بێوانە بەڵام ئەم ڕێگای وەزیرەکانە هەردوو چیشیان ئەی بینن هەردووچیان چاڵ و چۆڵی ماڵوێرانەکە بینن ئەش بینن خەڵک تیا بێتە قوربانی قسە ناکەن ئەمە گرفتێکی سەرەکی نییە بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ یەکێتیش ئەمەیەکی کە لەو شتانەی دیبلۆماتکاری ئەمریکیوانە پیان وتوین ئەوان تۆ زاراوێکی توندیان بەکارێنە گونجاونی لە تەلەڤیزیۆنەوە بۆ چێتکە ئایلە سێرمانەکە کە ئێوە کاکە ڕێگەکە چاکەن ینی ڕێگەی سلێمانی هەولێر چاکەن ئێمە کاک زانە ئەو بابەتە بەڕاستی ئەولەویات بووە و ینی هەموو جارێکیش ئێمە چ وەزیری ئاوادانکردنەوە وەزیری دارایی کە دانیشین گفتوگۆکەین هەموو جارێک پیانەڵێ گرفتێکی گەورەمان هەیە ئەو کێشەی کێسن لەوانی چێتی و پارتیا هەیە تۆ خۆت ئەزانیت ئەو فۆرمولەی کە هەیە 57 بە 43 کە ئێستا لە کوردستانە
نزیکەی 620 میلیۆن دلار پێویستە بۆ موچ ئەمە پێنسەی لە نەوت دێت چکە ئێستا نەوت بەرزە خواب بکە نرخینەوە دانە بەزێ دوست تووشی قەیران ببینەوە ئەوەی دیکەی ئەبێ ڕێژەی سا 58 لە هەولێر و دوهۆکەوە بێ ڕێژەی سا 43 لێرە بێت طبعا لە هەولێریش 43 لێرە 57 لێ ئەوەی هەولێریش ڕەنگە لە 57 زۆر زیاتر بێ بۆن ئەگەر 150 ملیار بێ ڕەنگە لەوێ داهات 300 ملیار بێ بەڵام ئەوەی کە ئەوان پیشانێدەن ئەوەیە لێرەش پرۆژەکان کە ئەکرێ ئێستا بۆ نمونە بۆ زانیاری خۆت بەشێک لەو ئیشانەی لە کۆیە کراوە کە کۆیە خۆت زانی لە ڕووی ئیداریەوە سەر بە هەولێرە لە ڕووی ئەرزی واقعەوە سەر بە ینی ئەو دەفەرێ مادەی سەوت لە حکوومەت وتی بەڵێ وەزیری ئاوادانکردنەوە بەشێک لەو ڕێگەوبانان و ئالادیشتانەکە کردوێتی لەسەر داهاتی هەولێر بۆی کردوون ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لێرە بەڕێوەبەری بانقی هەرێم لە سلێمانی گۆڕاوە گۆڕانکاری لە هەندێک لە مەرجەکان کراوە لە هەندێک لە بەڕێوەرتەکان کراوە لە شارەوانی یەکێتی خۆی گۆڕانکاری کردووە بەڵام داهات دیار نییە کاکیشان ینی شتەکە زۆر ڕوونە و سێکێک لەو کێشانە هەیە لە نێوانی چێتی و پارتیا ئێستا ئەمەیە بۆ زانیاریت هاوڕێکانی ئێمە لەگەڵ سەرۆکی حکوومەت قسەیان کردو توانە تۆ کە ملمانێکی سیاسی هەیە نابێت خەڵکی سلێمانی باجەکەی بە بەتایبەت بۆ موچە چۆن ئێمە و قسە شەکەین بۆ بەغداڵین بەغدا کە کێشەی لەگەڵ حکوومەتی هەرێمەیە نابێت خەڵکی کوردستان باجەکەی بە داهاتەکە ئەبێ بنێرن ئێوە جا لە نەوتە لە هەر شتێکە ئەبێ موچی خەڵک بدرێ ئەمە خۆت ئەزانیت ساڵی پارکێشە هەبوو بۆ موچی سلێمانی زۆر جار بە 2 هەفتە دوو ئاکەوت وەڵامی سەرۆکی حکوومەتەوە بۆڵێ من ئەو پارێن نانێرم ئەگەر میکانیزمێک نەبێت نەزام چۆن بۆ نەدا بەشەکرێت و هەتا دوای ینی لە کوردستانە داهات هەیە ئێمە پرۆژەکە وابوو دوای کێشەی تێکە و بەڕاستی کە یەک خەزێنەمان هەبێ داهاتەکە بەدات پەروەری دابش بکرێتەوە بە پێش پێداویستەکان و ئەمە من لەم بەرنامەیە لەگەڵ تۆ باسم کرد کە کەسێکی بەریتانی هاتبوو فرانسیس ماوت کە ریفۆرم بکرێ ئێمە لەم بوارەیە چکە لە کوردستانە بە هەدەردانێکی لە ڕادە بەدەری داهات هەیە ینی لە پێشتری شاوا بووە کە پرۆژەکانی ئێرە کراوە لێرە پارە سەرفراوە ئێستا پرۆژەکان کراوە بۆ نمونە ئەو ڕێگانەی تۆوتە ئەگەر 10 ملیاری پێویست بێ ئەچەند داواکەن کۆمپانیاکە یاخود بەڕێوەبەتی ڕێگەوبانی ئێرەیە ڕانیەیە دوکانە یاخود گەرمیانە هەر شوێنێکە ئەڵێ من بۆ نمونە 200 میلیۆن تێمە کۆمپانیەکەڵێ من بۆ کارم پێ ناکری ئەمە شتێکە بۆ یوتم بەشێک لەم گرفتانە پارتیە بەشێکی ئێمەین ئەبێت چارەسەری بکەین و بەتایبەتی ئەوەی کە ڕێگەوبانە شتی استراتیژیە ینی هی ئەوە نییە کە بێ بەشێک لە ململانی سیاسی بەڕاستی زۆر باشە ئێستا مەسەلەن زۆر جارەوترێ پرسیارێکی تر هەیە کاکوشار کەنەوەی نوێ بەشێک لە دەنگەکانی دەنگە ناڕەزەکانی گۆڕانی بردووە ئەمە ڕاستە خۆی ئەگەر سەری ڕێژی بەشداری بکەین وەکوتم جاران سا 75 دەنگیەیە گۆڕان لەو سا 75 سا 25 هەبوو سا 25 ناچوو بە دەنگدان ئێستا سا 25 بە دەنگدان ئەوەی کە من خۆم بینیومە و لەو هەڵبژارنی پێشوا بینیومە ئێستش ڕۆژانە ئەیبینین ڕێژەی لانی کەم سەدانەوەدی خەڵکی گۆڕان دەنگی نایەوە بە هیچ لایەنێک چونکە ئەوەی کە دەنگیاوە بە گۆڕان 2009 2010 2013 2014 2010 یعنی لە خۆ دەنگی نایەوە بڵێ دەنگێکی ناڕازیە بۆ سزادانی حزبەکانی دیکەیە دەنگەدا بە گۆڕان قەناعەتی بە بەرنامەکەی هەبوو خۆ ئێستا بەشێک لە ڕخنەکانی خەڵکەوەی ئەڵێ ئێوە ئەو بەرنامەی هەتان بوو لێتان لایەوە بێنەوە سەر بەرنامەکە بەسەر چاو ئێمە پشگیریتان دەکەین و هیچی ترمان ناوێت لێتان ئەوەی کە پەیوەندی بەنەوەی نوێەوە هەیە ئەوەی من ئەیزانم ئەو دەنگانە واقعی نین واقعی نین شێتی و پارتی بۆی دروستەکەن بەشێکی پێشتر هەندێک کەسە بوو لە یەکێتی کردوانە خۆیان کاکزانە لە کۆبوونی تایبەتە دانیان پیاناوە ئەوەی کە پەیوەندی بە هەولێری شەهایە پارتی ڕۆڵی هەبوو لەو بابەتە بەڵام ئەگەر سێری ڕێژەی دەنگدانەکان بکەی جاران بۆ عێراق بۆ نە کورسیەک 50,000 بوو ئێستا 10,000 12,000 بۆ کوردستان ئەچووە 20,000 ئێستا 5,000 ینی مەبستمەی ڕێژەکە زۆر دابەزیوە هەموو پارتە سیاسەکان وتمانیسە پارتی ڕەنگە بڵێ من بەهێز زۆرترین کورسی مێ دەنگەکانی زۆر کەمی کردووە بەڵام چییە لەبەرەوەی ڕێژەی بەشداری کەمە ڕێژەی کورسەکان زۆر بێت و ئەمە یەکێک لە تراژیدیەکانی وڵاتی ئێمە خەڵک چ بۆ یەکێتی چ بۆ ئێمە حتا بۆ لایەنە ئیسلامەکانیش توانە ئێمە دەنگ ناین بێ ئەوە چکە ئێوە لەگەڵ پارتیە چەند ڕێەکەون بەڵام بە دەنگ نەدان ئەوێتە هۆی ئەوەی کە پارتی بەهێز بێ و کورسەکانی بەڵام بۆ بەریەکەوتنێکە لە نێوان زوتنەوەی گۆڕانونەوەی نوێ یان مێدیاکەیان زۆر جار مثلەن قیادەی سیاسی ئێوە لە بزوتنەوەی گۆڕان مثلەن لە تەلەڤیزۆن ڕاگەیانەکانی نوێ بایکۆتن جارنەوەی نوێ نییە ینی سەیری پەرلەمانتارەکانیان کە ئێستا و پێشوش هی کوردستانیش ناو ناهێنم من هەمویان پێشتر گۆڕان بوون زۆر جار ئەڵێن ئێمە ئینشقاقمان نەکردو ئێمە شتێکی تازەین وانە
یەکەس بێنە لە ناو هەموو ئەو کەسانەی کە لە ناو ئەو حزبیا بەرپرسیاتیانێک کە پێشتر لە حزبێکی کای کاری نەکردبێ و نەهاتبێ ئەو پەرلەمانتارانی ئێستیان لە بەغدا تەماشاکە بزانە باگراوندی یەک بهێشیان کوێیە یەکێکی کێتی بووە دوانسیانێک گۆڕان بووە یەکێکی تر لای پارتی بووە هیچ کەسێکی سربەخۆی دەنگدەریشان خۆ بردووە خەڵکی کوردستان من پێم وایە ڕێژەیەکی ئێستا ئەوەندە تووڕەیە لەوەی کە ئەو دۆخەی کە هاتۆتە پێشەوە هەر کەسێک جوێن بەم دەسەڵاتە با خەڵک دەنگی پێ بەڵێ بۆ ئەمە تاکتیکێکە پێشتر تاقی کراوەتەوە زۆر کەس بەوە بوون بەشت بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەنجامی نییە من ڕێی شخصی خۆم وایە کە دروستبوونی نەوەی نوێ و ئەو پشتیوانیانەی کە هەیەی بۆ ئەوەیە کە ئۆپۆسیۆنێکی کارتۆنی هەبێت لە بەرامبەر ئۆپۆسیۆنێکی واقعی ئەمە تاکتیکی زۆربەی وڵاتانی ناوچەکەیە کە ئۆپۆسیۆنێکی ڕاستەقینە هەبوو کە زۆربەی ئەم وڵاتانە ئیخوان بووە ئیخوان مسلیمین بووە لە میسر لە تونس لەو شوێنانە هاتوون لە پاڵەوەیە هێزی تریان دروست کردووە بۆ ئەوی لە کاریگەری ئەوان کەم بکەنەوە ئەجینا بەشێکن لەوەی کە خواستی خەڵک گۆڕاوە کاکزانە زانی ئێستامە 2009 بەدواوە لە کوردستان شەڕەکە لەسەر چی بوو لەسەر سیستەمی سیاسی بوو لەسەر دادپەروەری بوو لەسەر شەفافیت بوو لەسەر دەرفەتی یەکسان بوو لەسەر دژایەتی خزمێنە بوو لەسەر ڕەتکردنەوەی دەستێوەردانی حەز بوو لە کاروباری حکوومەت و بازار و پێشمەرگەیە ئێستا چ ئەوان چ لایەنەکانی دیکە وهان لە خەڵ کردو لەکاکە بەس نەوت هەبێ بەس موچە هەبێ ئیتر من هیچی کەم ناوێت لە کاتێکە ئەوەی کە کارەبانیە ئەوەی کە موچە نیە ئەوەی کە گەندەڵیەیە هەمووی لەبەر سیستەمە خراپەکەیە ئەو سیستەمە چارەسەر نەکەی ئەم خەیرانانە هەمیشە بەردەوامە بێ هەر شتێکی تر وەکو بەنجێکی کاتی وایە وەکو ئازارشکێنێکی کاتی وایە یعنی ئەوان باسی کە باسی گۆڕانکاری و بەرنامەکان لەومەوەیە لە زانکۆکان لە زانکۆ من دەرسم هەبوو پرسیاریان لێ کردم و هەند خەڵک شوێ توێژینەوەی کردووە بەرنمەیان نییە ینی بڵێ کاکە بەرنمەکەی من ئەمەیە ئەم گۆڕانکاریە بکە ئەگەڕێن لە سوشەل میدیا لێرە گرفتێکێکەیە گەورەیەکەن دەستیان خۆش بێ سیاسەتەکەن هەر شتێکەکەن بەڵام ئەوە پێی ناوترێ گۆڕانکاری ئەوەیە سیستەم بگۆڕی چونکە هەتا سیستەم خراپ بێ خەڵکی باش دایم لە پەراوێزایە و ئەم قەیرانانەی کوردستانیش بەردەوامە بن باش کەواتە بۆی هەنگاوێک گەورەتر هەنگاوێک واقعیتر و دەرچی لەو هەموو قسە و جەریدە و نووسین و پێم وایە ئەوانە پێویستە گۆڕانسی بکە و پەڕاستی پێویستەیەکی و گۆڕانسی بکە بۆی ئەو خەڵکەی لەو دەڤەرە هەیە چیتر بەو مەئیسی و دڵتەنجە نەمێنێتەوە ئەنی ڕوئیایکی هاوبەشێکە لەم یەکێتی و گۆڕان مەسەڵەن ڕەنگە لە ماڵێکە هەیە تیای بێت هەر کاتی خۆشیوا بوو کۆمەڵەوە خەتی گشتی هەیە بۆ مەسەڵەن کۆمەڵێک بابەت هەبووە ئەبێ ئەو ڕوئیا گشتی چۆن بکەنە کردداری چکە زۆر ئاسان زۆر ڕوون دیارە یاریەکە چۆن یاری بە مەشاعری خەڵکە کرێ خۆی ئەمە ئێستا کوردستان هەرێمی کوردستان بەگشتی لە دۆڕیانەکە چکە لە ناو عراق و زۆر لاواز بووین لە ڕووی نێودوڵەتی شەوە کوتن دۆستەکان دووەوە پرسیار بکەم لە دۆستەکانیشمان بەڕاستی کاکزانە کە ئەڵێن پشومان پشو درێژیمان خەرگە کۆتایی دێت هەر ئەمریکا نییە بەریتانیاەوە ئەڵێ ئەڵمانی هەمویان باشە کە ئێمە ئازاین لەنەوەیەکەوە ئەمریکا و وڵاتان نەبوونایە من نەمانەتوانی وەکو پێویست بەگی لە خۆمان بکەین چکە قووەتی ئەوەمان نیە ینی شتەکە پەیوەندی بە تەرازووی هێزەوە هەیەوە نێ بڵێ ئێمە مقاومەمان نەکردووە ئەم جیلە بەداخەوە پێچوانی جیلی پێشوو بە هەموو کەم و کوڕەکانیەوە لەبەرەوەی جیلێک بوون شەڕیان بینی بوو زۆر گرنگ ئاشتیان لا گرنگ بوو یعنی بۆ نە ڕەوانشان نوێژرا مەسەفا زۆر باسمەکەم شەیتوانی زۆر شتێ بیکە بەڵام نەیەکرد چونکە ئیزانی تجروبەی ڕابردوو خراپە بۆ نمونە ئێمە کە لە پەرلەمان نەما بووین ئەو کاتە فرانک بیکەر باڵێزی بریتانیا بوو هاتە ئێرە دیارە ئەو معلوماتێکیشی هەبوو چکە لە هەولێرەوە هات وتی بۆ ئێوە هەوڵ نادەن جارێکی تر بچنەوە پەرلەمانەوەوانە کاک نوشاوتی ئێمە ئێستا شەڕی داعشەیە نامانوێت پێکدادان دروست بێت نامانوێت شەڕی ناوخۆ دروست بێتەوە ئەم جیلەی ئێستا بەداخەوە ئەو مێژووە ئەیزانێ بەڵام تجروبەی لێ وەرنەگرتو چکە خۆی تیان نەژیاوە دوو سێ شتەکەن زۆر مەترسیدارە بۆ خۆیان بۆ کوردستان یەکەم ئەوەی کە پشت لە دیموکراسی کراوە دوام ئەوەی کە دەسەڵات بەرەو ئەمنی بڕۆی بتوێت لە ڕێگەی ئەمنیەوە بەهێز ململانە یەکلایکەیتەوە ئەمە هیچ نەتیجەی نابێ سەیری چارنووسی سەرکردەکانی ناوچەکە بکە سێهەمیش ئەیانێ بیسەلمێنن کە بەهێزن یعنی بەمانایەکی تر نەرمینواندن سازشکردن بۆ یەکتری بە لاوازیە بینن لە کاتێکە کورد ئەگەر لێرە سازش نەکا بە یەکتری ئەبێت لە تاران و ئەنقەرە و بەغدا بیکە چکە ئەو دابەشبوونە زەرەری زۆر یاوە ئەوەی کە ئێمە ئەتوانین بیکەین دان بەو حقیقەتەیە بڵێن خۆی ئەنتۆنیۆ گرامشی هەیە قسەیەشی ئەڵێ قەیران
ژانی مردنی سیستەم و ئەوەی کە سیستەمێکی تازە بێتە پێشەوە ئێمە ئەو سیستەمی پێشومان مردووە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ شکستێنەوە بە هەموو پێوەرێک دانی پیانین یان نا ئەوە شتێکی کە ئێمە دانی پیانین وەکو خۆمان پێویستمان بە ڕوئیا و سیاسەتێکی نوێ هەیە ئەمە شتێکی قورس نییە ئەتوانین بیکەین وەکو وتم ئێستا لە سلێمانیە تەنانەت ڕەنگە لە هەولێر دووەکەش هەندێک بەرپرس هەیە بەڕاستی خەڵکیان ڕازیە چکە ئیشوکاری خۆیان وەکو حکوومەت وەکو دەوڵەت ئەکەن حەقیان بە کاروباری دیکەوە نیە بەشێک نین لەو گەندەڵی کە هەیە چکە گەندەڵێکەوە نەفراوانە زۆر کەس ئەچێتە نایەوە مقاومە ناکە بێ بەشێک لە گەندەڵێکە ئێمە ئەو ڕێکەوتانەی کە هەیە ئەو گفتوگوانەی کە هەیە ئەگەر پابند بی پێوە ئەتوانین زۆر شت هەیە بیکەین تا ئەم ساتەوەکو پێویست پابندبوون نەبووە بەڕاستی و ئێمە وەکو بزوتنەیە گۆڕان پێمان وایە ئێمە پێشێلکار نەبووین چکە گۆڕان هێزێکی مەدەنیە یعنی ئەگەر هەموو هێزەکانی دیکە شوکو گۆڕان بوون خەڵک زۆر بە ئاسانی ئەیتوانی گۆڕانکاری بکە ئەمڕۆ حزبێکی بەدڵی هێنێتە سەر دەسەڵات ئەوی ترەکاتەوە پۆسیۆن وەکو زۆربەی وڵاتانی جیهان و ڕۆحی دیموکراسیش ئەوەیە کە خەڵک بتوانێت بە ئیرادەی خۆی گۆڕانکاری بکە ئەمە لە خەڵک سنراتەوە لە خەڵک داگیر کراوە زەوت کراوە لیان سنراوەتەوە لە ڕابردووە نامەوێت هەندێک شتی پێشتر وتومانە دووبارەی کەمەوە بەڵام ئەمە پێویستی بە بڕیارێک هەیە کە بڕیارەکەتدا ئێمە ئەم ڕێگە هەڵەبژێرین کە ڕێگەیەکی باشە بۆ خەڵک بەڵام ڕەنگە زیانی بۆ خۆمانە بێ وەکو حزب ئەتوانین سەرکەوتوین بەڵام تا ئەو کاتەی بەرژەوەندی خۆمان بەرژەوەندی حزبی پێش بەرژەوەندی شارەکە و میلەتەکە وڵاتەکە بخەین ناتوانین بگەین بە ئەنجام ئەوەی جەریدەی سەباح لە خۆ بوو یانیش ئەو مقابلەی کە باڵێزی یان نوێنەری ئەمریکا وتی ئازادی لارێمی کوردستان زۆر پاشەکشەی کردووە ئەم دوانە دوو جملەی ئەعلامی بوون و فڕێدران هەر ئەوەیە نەوتوە ئەوان هاتوون ئەو ڕۆژنامە چالاکانە بۆچی دەزگیر کران تۆمەتیەوان درایە پاڵکەسی خۆڕن چوونەتە باڵۆزخانە و قنسوڵخانەکان قسەیان کردووە ئەوان ئێستا گە تەماشا بکەی چالاکەکانیان زۆر فراوانتر کردووە لەگەڵ ڕۆژنامە نووسان و کۆمەڵگەی مەدەنیە و خەڵاتی پارێزەرەکەشیان کاک بەشدار حەسەن کردووە وەکو ئەوە پەیامێکە بۆ حکوومەتی هەرێم من لەو ماوەی پێشوا و قسەیەم کرد دیپلۆماتکاران بە ئێمە ئاڵێن کۆشکی سپی داخراوە لەسەر سیاسەکانی ئێرە چکە کە هەرچەند ئێمە لۆبی ئەەکەین لێرە بیان بینن ئەڵێن کاکیجان بۆ بیان بینین چیان پێەیە هەر شتەکانی ڕابردووە هەر شەڕەکانی کێشەکانی ڕابردووە زانی کاکزانە کێشەکانی کوردستان جاران کورد زۆر عەتفێکی گەورە هەبوو بۆ حزبەکان با بڵێن و بۆ میلەتی کوردیش ئێستا میلەتی کورد پێگەی خۆی هەر هەیە کورد نەبەسراوەتەوە بە حزبەکانە بەڵام چەند جارە جەنیل پراسقات لە ئەنجومەنی ئاسایش کە بەسترین دامەزراوەیە لە جیهانە باسی کێشەی بینیەشێتی و پارتیەکە ئەمە زیانی هەیە بۆ حزبەکان یەکەم جار سەرکردەکانیان ئەنج بۆ خەڵکی کوردستان من ڕێی شخصی خۆم بەم شێوەیە کە شتێک هەیە لە کە ئاخر زەمان دێ خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت ئەگەر ئەم هاوپەیمانانەی ئێمە لەگەڵ ئێمە نەمێننەوە ئەوە هەموو شتێک کۆتایی دێت بەڵام ئەوەی کە ڕوونە ئێستا نەک لێرە لە ڕۆژاوای کوردستانیش ئەمریکا بە هیچ شێوەیە پاشەکشە ناکە 1 ئینچ 1 سانتیمەتر و بە ئاشکراش ئەمایان وتوتیان ئێستا ئێمە کە قونسڵخانەی نوێ دروست دەکەین پێگەمان زیاد دەکەین ئێمە خۆمان قدری خۆمان نازانین خۆمان گۆڕانکاری ناکەین کاکزانە کە سیستەمێکی ڕێکوپێک دروستکەین خەڵک لێمان ڕازی بێت چکە وڵاتانە ئەویان لە ئێماوێ ئەجینا ئێستا زۆربەی ئەو وڵاتانی لێرە قونسڵخانەیان هەیە بەقەت باڵغۆستخانەیە گەورەیە هەیە لێرە ستافی زیاترە تاکو بەختە یعنی ئەمە هۆکەی چییە بەشێکی ئەو پەیوەندی تاریخەیە بەشێکی تری زۆر بە ئاشکرا پێمانەڵەن ئەڵێن کاکیشان ئێمە بۆیە پشتیوانی کوردمان کردووە کورد بانگەشەی ئازادی و دیموکراسی کردووە ئێستا ئێوە پشتان لەوە کردووە ئێستا خۆتان ڕۆژنامە نووس دەستگیرەکەن بۆ نمونە چەسانەوە ئەکەن گەندەڵیەکەن هەتا دوایی ئەگینا وەکو کورد وەکو هەرێمی کوردستان ئەوەی کە بڵاو بۆ ڕاپرسیەکە و ڕوونکردنەوەشیان نا پێم وایە ئەو کۆمپانیایەکە ئەمەوان ڕاپرسییان کردوە سامپڵێکیان وەرگرتووە بەڵام ئێمە بڕیار کە دەرچووە لە دادگای فیدرالی ژێریمی کوردستان خەڵکی پێی خۆشحاڵێک کە خۆنەوتەکە من سوودی لێ نبینم بۆچی بۆ بەغدا دەستی بەسەرا نەگرێتەوە ئەمە ئەو کێشەیە کە گۆڕانی لە پێناوە دروست بوو یعنی ئێمە کە 2005 لە سووری عراق نووسرایەوە مافەکانمان لەوێ تا ڕادێک چەسپا ئەولەویات بوو بە ڕێخستنەوەی ناوماڵی کورد باشە ئەمەمان نەکردووە هەر ماڵێک خۆی شپرزە بێت ئەو دۆخەی بەسەرادێت من پێم وایە پارتە سیاسەکان سەرکردەکان زیانەکان ڕەنگە تایەتی تا ئەوەی کە بچێتە لیستی ڕەش و پراوێزیشەوە ئەگەر بە پێچ بەو سیاسەتی ئێستا مامەڵا بکەن بڕۆن لەگەڵیان بەڵام وەکو هەرێمی کوردستان تەنانەت ڕۆژاوای کوردستان لە ئێستا و لە ماوەی مامناوەندا ناتوانم بڵێم 50 ساڵی کات چکەوە شتێکی نالۆژیکیە بەڵام مەترسی لەسەر نیە چونکە عەتفێکی زۆر گەورە بۆ کورد هەیە لە ئەمریکا مەترسی لەسەر نییە بەڵام بەعام هەز ناکەی مەسەلەن لە ڕووی دیپلۆماسیەوە کورد خراوەتەوە قاڵبەوە
ئێمە ئەگەر سەیری ئەمریکا بکەین چونکە ئەوەی بڕیاردەرە ئەمریکایە 91 ئەمریکا وەکو ڕزگارکەر هات یعنی لەبەر خەڵکی کورد لەبەر کۆڕەوەکە خەڵک هاتن بە هەنەی هەرێمی کوردستانەوە 98 ئەمریکا ئەولویاتی بۆ شەڕی ناوخۆ نەمێنێ و یەکێتی و پارتی ڕێکخاتەوە 2003 ئەولویاتی خۆی بوو کە سەدام بڕوخێن هەین لەبەر کورد نەبووەوە بەڵام پشتیوانی کوردیان کرد بێ بە هەرێمێکی فیدراڵی لە دوای ئەوەوە لەبەروی وەزعی عێراق تووشی شەڕێکی ناوخۆیی فراوانی تائیفی بوو ئەمریکا ڕۆژانە سەربازی لێ کوژدا ئەیانویست هەرچۆن بۆ کوردستان سەقامگیر بێت لە ئەمریکاش بوش دایم ئەوەیەوت ئەوت ئێمە بۆنە کوردستان باسێک کرد ئەوت بەشێکە سەقامگیری تیا و لە عێراقایە وەکو دەستکەوت باسێ کرد هەتا شەڕی داعشیش چاوپۆشی کرا لە زۆر کەم و کوڕی لە کوردستانە چونکە ئەوروپا و ئەمریکا ئەولویاتیان لە ڕووی بەرژەوەندی ئەمنی قەومیەوە چونکە وڵاتان لەسەر بنەمای ئەمنی قەومی و قازانجی میلیان نەتەوەییان سیاسەتەکەن ئەوە بوو کە داعش کۆتایی پێ بهێنرێ یعنی ئەگەر تا ئەو کاتەش کورد وەکو چارەسەر بوو بێت ئێمە زۆر شانێ زمانەکە هەموو سەرکارەکان نییە باسی پێشمەرگە کوردستانەکەنە ئەبوو بەهینی پرۆمۆی تەلەڤیزیۆنەکانیش ئێستا کورد بە تایبەت سیاسەکان لە ناویشیانە ناو ناهێنەمە ئێستا چکە ڕەنگە گونجاو نەبێت لەم بەرنامەیە باسیکەین وەکو کێشە سەیرەکرێن یعنی کە بووی بە کێشە ئەبێ خەمی خۆت بخۆیت ئەگەر چارەسەری نەکەیت باجەکەی ئەیت بەڵام من پێم وایە ئەوەی کە بڵێ وڵا هەرێمی کوردستان لە متریات چارەنووسی هەرێمی کوردستان نەبەسراوەتەوە نە بە هیچ حزبێکەوە نە بە هیچ کەسایەتێکی دیاری کراوەوە هاوپەیمانی ئەم وڵاتانە لەگەڵ میلەتی ئێمایە بەڵام ڕەنگە هەندێک حزب هەندێک شخص استغلالیان کردوێ وای پیشان من بۆ ئەوانە نەخێر بۆ ئەوان نییە ئەمریکا ڕەنگە بەهێزترین هاوپەیمانی لە 50 ساڵی ڕابردووە لە ناوچەکەی حوسنی مبارەک بێت کە میلەتەکەی وتیان نامانەوێ ئەمە لە بیرەوەرەکانی ئۆبامایە هەیە لەوانی سەرکردەکانی ترا هەیە یەکەم جار بە هێمنی لە پشتی پەردەوە بە تەلەفۆن کاکە واز بێنە کە هەر نەیکرد و نەیکرد هاتە سەر تەلەڤیزیۆن حسیمارێک ویستی فێڵکاوتی من ئەم جارە خۆم کاندید ناکەم و ئۆبامە هات بە ئاشکرا وتی ئەبێ بڕوە هەرێمی کوردستانیش 10 ساڵە بە کۆبوونەوە لە هێمنی پیاڕەڵێن کاکیچان خۆتان ڕێخەنەوە یەک حکوومەتی بەهێز دروستکەن یەک ئابووری بەهێز دروستکەن کشتتوکاڵ پەرە پێبن پیشەسازی پەرە پێبن ئەمریکا خەریکی ڕێخستنی پەیوەندەکانی ژووری بازرگانەکانە لە سلێمانی و هەڵەبجە و هەولێر و دوهۆک بۆن لەگەڵ ئەمریکایە کە بەهێزی بکەن ئێمە لە کۆبوونەوە کەم جارە ئەمریکان هاتوون بەڕێز ئەمەری سعلی پێیوت متیکاکە گیان سلێمانی زۆر قژایەتی یەکرێ زۆر قسەی لەسرە بەڵام سلێمانی زمینی تایە بۆی وەرهێنان بکرێ وتی ئەمە یەک جیاوازی ناکەین هەندێک هۆکاری لۆجستی هەبووە ژینە ئێمە ئەو پۆرتفۆلیۆی هەمانە ئیشوکارمان هەموو کوردستانە تەنها هەولێر نییە ڕاستە لە هەولێر نیشەجین ئێستا وەکو قۆنسوڵخانە بەڵام بە بەردەوامی ئێمە چاودێری هەموو کوردستانەکەین کە هاتبوون 12 قۆنسوڵ بەیەکەوە هاتبوون بۆ سلێمانی لەبەرەوە ئەمریکا ئەم پەیوەندیانەی لەگەڵ میلەتی کوردایە بەردەوامە بێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی ئابوووریەوە بەهێزەکات ئەمێنێتە سەر ئەو سەرکردانەی ئێستا بڕیار بەدەستن ئایا ئەبنە بەشێک لەم استراتیجە کە من پێم وایە یەکەم جار خۆیان و حزبەکانی قازانجەکات ئەنجام خەڵکیش قازانجەکە یاخودنا یعنی جاران بەهێمنی و بە گفتوگۆ لە پشتی پەردەوە پیانەوترا کە گویان نەگرت ئینجا ئێستا هاتوون بە ئاشکرا بۆ خەڵق قساکەن ئێستا ئەوان ڕووی دەمیان لە خەڵکە ئەوەندە لە سیاسیەکان نییە چونکە ئەو وڵاتانە ئەزمونیان هەیە هاوڕێجان ئەزانن لە زۆربەی ئەم وڵاتانی ناوچەکە بۆنە لە میسر ئەگەر نەوەدەکان کە هەموو ئەوروپای شەرقی بوو بە دیموکراسی گۆڕانکاری ببوایە ئەو کێشانەی دواتر ڕوویدا ڕووی نایە لە سووریا ئەگەر کە 2000 بۆ نمونە بەشار ئەسەد هاتە سەر حکم خەڵک دڵی پێی خۆش بوو چاکسازی و گۆڕانکاری بکردایە ئەوە نەبوو کە وڵاتەکە وێران ببێ ئەزانن ئەمەی کە ئێستا خەڵک دوور کەوتۆتەوە لە هەڵبژاردن زۆربەی ئەم وڵاتانە وەنە ڕێژەی بەشداری ساهەشت تەشتا بوو لە دەنگدانە بەڵام کە وردە وردە خەڵک بۆی دەرکە هەڵبژاردن شت ناگۆڕێ ڕووی کردە شەقام دوای بەرەوە توندوتیژی و حتا تیرۆریش سەرچاوەکەی ئەوەیە خۆ بەرنامەی ئەمریکا لە 11 سپتەمبرەوە بوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە بک بە دیموکراسی بۆ چکە پێیان وابوو ئەو قاعیدە بەرهەمی دیکتاتۆریەتە بەرهەمی ستەمکاریە سیستەمێکی خراپە ئەگەر بتەوێ ڕیشەکێشیکەی ئەبێ دیموکراسی بەدیبێنی ئێمە وەکو میلەتێک کە بە درێژایی تاریخ چۆسێنراوینێتەوە باجی ئازادیمان ناوە دووفاقێکی گەورەیە نە میلەتەکەمان نە تاریخ لێمان خۆش نابێت پشت لەو بەها مەزنانە بکەین کاکوشار وەکو دوا گفتوگۆمان بەڵێ پێت وایە هەڵبژاردننی کوردستان بکرێت بەڵێ ئەکرێت چکە پێم وایە ئەو بڕیاری دادگای فیدراڵی لە پشتی پەردەوە ڕاگیراوە بە خواست وتکا و ڕجای هەرێمی کوردستان بۆی ئەوەی کە پەرلەمان درێژکراوەوە نەڵێن نادەستوریە هەڵبژاردن نەبێ ئەم ساڵ بکرێت ئەگەر نەکرێت من پێم وایە ئەو کاتە بڕیارێک دەدرێت کە پارلەمانی کوردستان درێژکردنەوەکەی نادەستوریە چونکە ترسیان هەیە ئەوە لە بەغاش بوێ بەنەریت لەبەرەوە کە پەرلەمانیش ئەو بڕیاری لەسەردرا ناتوانێت کارەکانی بکە من پێم وایە پارتی
یەکێتی پارتی لە سەر زۆر شتاتۆتە پێشەوە لەگەڵ سەرفرە بازنەی تۆمارەکە لەسەر کۆمسیۆن ماوەتەوە سەر یەکێتی ڕەنگەوە تەنها خاڵێکە کێشە بێت کەمینەکان بێ خودت ببورن پێکاتەکان بێت کەمینە نین هەوڵاتین کە دابش بکرێنیانە ئەویش نەتوێ گرتوەکان خۆیان لەو ماوای دانیشتیان لەگەڵ کردوون لە هەولێر راپۆرتیان نردوو بە هەموو حزبەکان کە ڕێیەکانیان چییە ئێمە پێمان وایە ئەبێت پێکاتەکان باشە لەسەر ئەوە مەسەلەن بۆ نمونە ئەوڕۆ دەست پێشخەرێکی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان هەبوو کە ئاوەنگ بوو لەگەڵ قسەیەکی سەرۆکی هەرێم لە میشن بەڵام لە پڕ کاغەزێک شتەکانی دیسان تێکدایەوە مەسەلەن دادگای ئاسایشی هەولێر چ ڕەبتی بە حزبێکی گەورەی وەکو یەکێتی وە چێشە چێ سەرۆکە و چێ سەرۆکیانی ئەمە بڕاوەتەوە ئەنجومەنی سەرکردایەتی خۆی حزبەکە قەراری داوە ئەمە ئەمری واقعە هەیە ئەنی پێت وانییە دەستێک هەبێت لە ناو پارتی هەمیشە بێ ئەو چاڵنج و ئەو دەست پێشخەریانە خۆی ئێمە کاتەوە بەداخەوە لە کووردا دایم ئەمە ئەگەر وەکو گۆڕانیش جواب نەدەیتەوە ئەزانی زانە هەر شتێک لە وڵاتانی شەرقەوسەدا ڕۆدا دایم ئێمە ئەڵین موامەرێ و دەستی لە پشتەوەیە زۆر زۆر شت ڕۆدات بە وردەکایە نییە من خۆم لە ناو ڕووداوی وایە بووم بۆیە نی ئەو قسەیە ئەەکەم بەڵام ئەم کێشانە ئەم ململانیانە بەردەوامە بێ ڕیشێکی تاریخیشی هەیە ئەمە مانای ئەوە نییە کە تۆ بڵێ من هەڵبژاردن بە هیچ هەر ناکەم چونکە بۆ کوردستان دەرفەتەکە زۆر کەم بۆتەوە فشارە نێودوڵەتەکە زۆرە لە بەغداوە فشار زۆرە ئەگەر ئێمە ڕێ بکەین لەسەرەوەی کە بۆ هەڵبژاردنەکان چوار باز نەبێ تۆماری بەغدا بێ و پاک بێ ئەوەی کوردستان نەبێ 750,000 فەرقا پێکاتەکان خۆیان بڕێت لە چارەنووسی خۆیان بن چکە وەکوتم لەو ڕۆژانەیە کۆبوونەوەیان کرۆ لەگەڵ یۆنامیە بە ئاشکراڵێن دەسەخرێتە ناو کاروباری ئێمەوە ئێمە ئەوانین لە پەرلەمان نوێنەری ئێمە نین ڕێگەیان بن خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن جا دابە شەکرێت یاک باز نابێت لە کوردستانە ئەمە پێکاتەکان خۆیان بن تۆماری خۆیان نەبێت ئەمە شتێکە بیرین دەست خۆیان یوئێنیش لەو بابەتەیە یۆنامی لە عێراق لەگەڵمانابێ مەوە تۆ سەر کۆمسیۆنیش پێم وایە ئیشکالیتی نەماوە هەرچەند یەکێتیڵێن ئێمە زەمان نییە کۆمسیۆن کاراکەینەوە ئەو گۆڕانکاریانە بکری ئەبێ هەمووی لە یەک دانیشتنی پەرلەمانە بکرێت بەڵام کاتەکە لە بەردەم هەرێمی کوردستانە زۆر کەمە بۆ من پێم وایە یەکێکە لە کێشە زۆر گەورەکان عیبێکی زۆر گەورەیە کە ئێمە هەموو جارێک تووشی ئەمە بین چکە هەڵبژاردن لە هەموو دنیای بە قانون داانرێ 4 ساڵ جارێکە کرێ ئەم ڕۆبۆن ڕە بۆ گۆڕان خراپ هەڵبژاردن بکە بەڵام من خۆتون چارنووسی میلەتێک نابەسیتەوە گۆڕان یایەکێتی یا پارتیەوە ئەبێ هەڵبژاردن ئێمە فێری ئەو کللتورە بین 4 ساڵ جارێک لە کاتی خۆیان بکرێت هەر حزبێک لە هەڵبژاردنە دەنگی باشی نییە بۆ هەڵبژاری داهات و خۆی ئامادەکاتەوە خۆی ڕێکاتەوە چکە لە هەڵبژاردنە چۆن براوی هەمیشە نیە دۆڕاوی هەمیشەش نییە زۆر سپاس بۆ بەڕێز هۆشیار و مارالی دامێتفاتی نیشتیمانی زودنەوەی گۆڕان سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ